ژمارەیەک دوکانی ناو پرۆژەی ڕۆژستیە لە سلێمانی بۆ کارێکی نادیار گڕیان گرت و تەواوی کەلوپەلی 50 دوکان بوون بە خۆڵەمێش. کاسبکارێکی نێو دوکانەکە دەڵێت نازانین ئاگرەکە بەهۆی چێوە کەوتۆتەوە، بەڵام زیاتر لە 30 ملیۆن دینار زیانمان پێگەیشتووە. وڵی هەموو بای 3 دەفتەر و 4 دەفتەریە، هەموو بای دەفتەرێکی نەماوە، هەمووی سوتاوە، هەمووی سوتاوە، هەنگوینەکار خۆی توڵاوەتەوە. چۆن زانیت؟ لە ماڵ باوکم بووم، ئەم تەلەفۆنیان بۆ کردم سەعات 7 بەیانی کوتی مازانەکەت سوتاوە وەرە، تاکسیم گرت و بە سەعات و نیوە گەشتم ئێرە. گومانەکان لەسەر شۆرتی کارەبایە و دوکاندارەکان دەڵێن گومان لەسەر سوتانی نییە، بەڵام ئەگەر لە داهاتوو شوێنەکە کرا بە شوقا ئەوە بەڵگەیە لەسەر سوتاندنی و ئەگەریش کرایەوە بە دوکان ئەوە ئاگرەکە خۆڕسک بووە. کاسبکارانیش نیگەرانن لەوەی بەرپرسانی ئیدارەی سلێمانی سەردانیان نەکردوون و دیار نییە خەرەبوو دەکرێنەوە یاخود نا. ئەو ماڵی من هەموو سوتاوە، نیوەی زیاترەوە هەنجونە 500 کیلۆمتر لە سندوقدایەوە هەمووی تواوەتەوە، هەمووی خراپە. ئەمە هەنجونەکە؟ بەڵێ کیلۆی بە 50,000 دینارەوە، هەنجونی ئەسڵیە. کوێستانانە پیشی قەڵازێ بۆ خۆم خەڵکی قەڵازێ مەلوێ ڕاهێناومە. هەر کامێرەکان هاتوونە، کەسیکە ناتوە، هەر کەناڵەکان هاتوونە، بەخێر بن. ئەرێ وەڵا کەلوپەلەکانی نێو دوکانەکان زۆربەی پلاستیک و تەختە بووە و سەقفی دوکانەکانیش پلاستیک بووە، کۆکار بووە بۆ تەشەنەسەندنی ئاگرەکە. بەرگری شارستانی سلێمانیش هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر زیانەکان و ئاگرەکەش بڵاو نەکردوێتەوە، بەڵام زۆربەی دوکانەکان دەڵێن زیانەکانیان لەسەر و 10,000 دۆلارەوەیە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.